هەتاکو ئێستاکە لە نیعمەتین واللهی نابینی دەور و پشتەکانمان وڵاتی جیرانمان چیان بەسەر هاتووە؟ ئایا بیرمان کردوتەوە لەو نیعمەتە؟ ئەوە یەمەنە کۆتایی هاتووە، ئەوە لیبیایە، ئەوە لوبنان تازە کۆتایی هاتووە، ئەوە سووریایە چەند ساڵە ئەناڵێنێت. وەلەقەد ئەهلەکنا ما حەولەکم من القوڕا. ئایا بیرمان کردوتەوە؟ خی پەروەردگارە فەرمێ بۆچی قدری نیعمەتەکانی من ناگرن؟ بۆچی قدری دیندارێتی و ئیسلامەتی ناگرن؟ بۆچی پەیامەکانی خی پەروەردگار جێبەجێ ناکەن؟ بۆ پشتەکەن لە پێغەمبەر صلی الله عليه وسلم، بۆ سنەتەکەی جێبەجێ ناکەن؟ چونکە واللهی بەهیلاکە چن وەکو قەومی عاد لە ناوتانە بم. واللهی ئەوەی کە ئێستا هاتووە بەسەر دەوڵەتان هیچی لە فەراغەوە نییە، لە بۆشاییان نییە. ئەمە هەمووی ئەمری خی گەورەی لەسرە، بێحکمت نییە. بۆیە ئەگەر بێت و ئێمەش لە تاوان و لە زوڵم و زۆرداری بەردەوام بین، واللهی بە دەردی ئەوانە چین.